بەوتەکانی ئۆباما لە کۆنگرەی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا، ینی وتەکانی ئۆباما چ کاردانەوەیەکیە بوو؟ بەڵێ چییە وەک تۆش باسی کرد ئۆباما لە وتارێکی تقریبان 45 خولەکیە زۆرینەی ئەو کێشانەی کە ئەمڕۆ جیهان بەدەستیەوە ناڵێن و ئەمریکا و وڵاتە زلهێزەکان تایە ڕۆڵیان هەیەتە بە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ ئاماژەی بەوانەدا و لە بەشێکی وتارەکەیە ئاماژەیەکی زۆری بۆدا کە ئەو هەوڵانەی ڕۆژئاوا کە ئەمریکا و یەکێتی ئەوروپا بەشێکن لێی ئەو هەوڵانی ئەوان بۆ چارەسەرکردنی کێشەکانی جیهان هەوڵێکی سەرکەوتوو بۆ باسی لە پرسی ئێران کرد و باسی لە هەماهەنگیکردن کرد لەگەڵ وڵاتانی تری ڕۆژئاوا بۆ لێدان لە داعش و لاوازکردنی تیرۆر و هاوکاریکردنی ڕفیوجی وڵێن پەنابەرەکان کە ڕوو لە ئەوروپا و لە ئەمریکاکەن ئەمە وەکو سەرکەوتنێکی خۆیان لە قەڵەمدان لە کاردانەوەکانی ئەمان لە ناو میدیای ئەمریکیە بە تایبەتی هەندێک ئەم وتاری ئۆباما بە پرۆفیسۆر ئۆباما ئەوەی کە لە هارڤارد مامۆستا بووکو ئەوە سەیریانە کرد کە وتارەکە زیاتر وەکو ئامۆژگاریکردنی سەرکردەکانی وڵاتانی جیهان بوو نەک لەوەی کە سەرۆکی وڵاتێکی زرهێزی وەکو ئەمریکا کە خاوەن بڕیار بێ و داوای وردەکاری بکات و داوای جێبەجێکردنی پلانێکی نوێ بکات تەنها وتارێک بوو وتارێک زیاتر سەرکەوت. ئۆباما باسی لەوە کرد کە حکوومەتێکی کاتی بۆ سووریا پێک بێنرێت پاش بەشار ئەسەد بەبێ بەشداری بەشار ئەسەد و لەلایەکی ترەوە ڕووسیەکان کە دژی ئەم ینی پۆتن دژی ئەم لێدوانەی ئۆباما لێدوانیدا، ینی ئەمە چۆن لێکدانەوەیکی بۆ کرا؟ چیە لە ڕاستیە لە کۆی گشتی کۆبوونەوەی گشتی نێتەوە یەکگرتووەکان بە تایبەتی ئەوەی ئەمڕۆ کە کۆبوونەوەی سەرەکی نێتەوە یەکگرتووەکانە کە لەسەر پرسە گشتیەکانی جیهان و سەرکردی وڵاتان وتار پێشکەشەکەن تەرکیزی لەسەر سێشت کردەوە کە لە هەر سێکیانە ئەمریکا و رووسیا لە پەیوەندیە تا ڕادەیەک ناکۆکی زۆریان هەیە و هەوڵی ئەوە دەن هەماهەنگی بکەن. یەکێک لەوانە پرسی سووریایە و ئەوتریان پرسی داعشە و پرسی ئاوارەکانیشە کە هەر سێکیان پەیوەندیان بە یەکتیەوە هەیە. واتە کۆبوونەوەی گشتی نێتەوە یەکگرتووەکان بە تایبەتی ئەمڕۆ تایبەت بوو بەم سێ پرسە و ڕۆڵی رووسیا و ئێران لەم بابەتە و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا کە هاوپەیمانێتێکی شەش وڵاتیان پێگەناوە. وتارەکەی ئۆباما با بڵێن لە پرسی سووریایە بۆ کۆکردنەوەی پشتگیری بوو لە پشتگیریکردن بوو لەو هەڵوێستەی خۆیان ڕۆژئاوا کە لە ڕاستیە ئەوەی کە لە سووریا دروست بووە بەشێکی زۆری بەشار ئەسەد بێ بەرپرسیارە لەبەرەوە کە حکوومەتێکی تازە لە سووریا دروست بێ ئەبێت بەشار ئەسەد بڕوە. ئەمە بەشێکی تر درێژکراوی ئەو سیاسەتەی ئەمریکایە کە لە چەند ڕۆژی ڕابردووە یا لە چەند هەفتەی ڕابردووە تا ڕادەیەک وەکو سیاسەتێکی تازە پەیڕەوی ئەەکەن کە ئامادەن لەگەڵ حکوومەتی سووریا کە بەمەڵە بکەن بەس نەک لەگەڵ بەشار ئەسەد. هەڵبەت رووسیاش نزیکێکی زۆری هەیە لە وتارەکەی پۆتین بۆ ئەوەیە کە پشتگیری بۆ حکوومەتی سووریا بدۆزێتەوە. سەرکەوت دێمە سەر وتارەکەی پۆتن، بەڵام بۆچی زۆربەی سەرۆکەکان و ئۆباماش لە وتارەکاندا زیاتر ینی باسی سووریایان کرد و باسی کێشەی ئەتۆمی ئێرانیان کرد، باسی عێراقیان نەکرد و باسی شەڕی داعشیان لە عێراق نەکرد؟ لە ڕاستیە چەندین لێکدانەوە هەیە بۆ ئەوە چییە؟ یەکێک لەوانە کە سووریا هۆکاری سەرەکی ئەو قەیرانە مرۆیەیە کە ئێستا جیهان بەدەستیەوە ئەناڵێنێ، ینی لە سووریا حکوومەتێکی با بڵێن شەرعی نییە کە ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا دانی پیا بنێ. لە بەغدا حکوومەتێک هەیە کە حکوومەتی عێراقیە و حکوومەتی هەرێمی کوردستانە مامانە گەڵاکە تا ڕادێ بەرەدۆخەکە لەژێر کۆنتڕۆڵایە. بەڵام لە سووریایە هاوڵاتیانی سووری هیچ دەواازێکیان نییە بۆی بچن کە کۆمەلگەی نێودەوڵەتی بتوانێت کاری لەگەڵا بکات بە ناچاری وڵاتەکەی خۆیان بۆ جێم بۆیە جێدێ هەڵن. لەبەرەوە ئێرانیش پەیوەستە بەم بابەتەوە و پرسی ئەتۆمی ئێران ڕێگەی خۆشکرد بۆ ئەوەی کە ئەمریکا ڕازی بێ بە ڕۆڵی ئێران لە سووریایە لە پرسی ڕوبەڕووبوونەوەی داعشە. بۆیە استراتیژە تازەکەی ئۆیدارەی ئۆباما باسکردنی لە سووریا بۆ ئەوەیە کە بگەنە حەلێک و ئامادەسازیە بۆ ئەو هەنگاوەنوێی کە بڕیارە ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژئاوا لەگەڵ رووسیا و ئێران بکەونە گفتوگۆ بۆ باسکردن لە ئایندەی بەشار ئەسەد و ئایندەی حکوومەتی تازەی سووریایە کە بەشار ئەسەد تا کوێتیە ئەمێنێتەوە. چونکەم لە ئەوەی ئۆباما بە ڕوونی ئەمەی باش کرد کە حکوومەت جارێکی تر ئەگەر پشتگیری حکوومەتی سووریاش بکرێ ئەو استراتیژەی کە پۆتین پشتگیری لێکە هەڵبەت بۆ لێدان لە داعش ناگەڕێنەوە بۆ پێش حاڵەتی شەڕ، ناگەڕێنەوە بۆ پێش حاڵەتی شۆڕش، واتە بەشار ئەسەد بەشێک نابێت لەم هەوڵانە لانی کەم لە ماوەی درێژخایانە بەشێک نابێت لێی. ئەمە تا ئێستا نقطەی ناکۆکی نێوان رووسیا و ئەمریکایە لەوەی کە لەکوێ بەشار ئەسەد ئەبێ ماڵئاوایی بکات تاکوێ ئەتوانێت بەشدار بێت، ئایا هەیکەلەی حکوومەتەکە چۆنی بێ و ئۆپۆزیسیۆن چۆن توێ بەشدار بێ. بەڵام لە ڕاستیە لە میدیاکانە چییە
تا ڕادەیەکی زۆر ئەم لایەنەی ئۆباما وەکو تەنازولکردنی ئەمریکا و خۆرئاوا لە بەرامبەر رووسیا و ئێرانە لە قەڵەمدرا لە بەو هۆیی کە ئەمریکا و ڕۆژئاوا پشتیان بە سووریا بە تورکیا بەستە بوو لە ڕووخاندنی بەشار ئەسەددا لە پشگیریکردنی ئۆپۆزیسیۆنی سووریا جگە لە یەکەگە هیچ ئۆپۆزیسیۆنێکی سووری نەیتوانیوە هیچ ناوچەیەک ڕزگار بکە و سووریا ئەو ناوچەیە کە بەشار ئەسەد تیا تێکشکاوە بۆتە شوێنێک بۆ گروپە تیرۆریستیەکان کە لەوانە بەرەی نوسرە و داعش لەبەرەوە بەرەی ڕۆژئاوا هەست بە شکستێک ئەکەن بۆیە بەوەکو بەدیلی تازە بە تایبەتی ئەوەی کە لە کۆبنەوەکەی ئەمڕۆ هەم پۆتین باسی کرد و هەم حەسەن ڕۆحانی و هەمیش ئۆباما کە ئیشکردنە پێکەوە لەگەڵ ئەو وڵاتانە و نەک تەنها ڕۆژئاوا بەتەنیا بەڵکو پێکەوە کارکردن بۆ ئەوی بگەنە چارەسەرێکی سیاسی لە دۆخی سووریا و هاوڵاتیانی سووری لە ناو خاکی وڵاتانی خۆیانە شوێنێکیان هەبێ پەنای بۆ بن و کۆمەلگەی نێودەوڵەتی شوێنێک هەبێ دەستگایەکی دامەزراوەیەکی فەرمی هەبێ مامەڵەی لەگەڵا بکە وەکو کە لە عێراقا هەیە. بەڵێ سەرکەوت لەگەڵمان بێنەرەوە بەڵێ بەڕێزان وەک لەوێنەکەدا دەبینن تاوەکو ئێستا کۆبنەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان بەردەوامە کە وەک دەزانن هەفتامین کۆبنەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکانە کە لە شاری نیویۆرک لە ئەمریکا بە بەشداری 1993 ئەندامی نەتەوە یەکگرتوەکان و سەرۆکی چەندین وڵات کە لە 28 ئەیلول دەستی پێکرد تا ڕۆژی 3 تشرینی یەکەم بەردەوام دەبێت. زۆرترین ئەوتوارانی کە سەرۆکی وڵاتان ئەمڕۆ گفتوگویان لەبارەوە کرد تایبەت بوو بە شەڕی داعش لە سووریا و کێشەی ئەو ئاوارانەی وڵاتی سووریا کە ڕۆی لە وڵاتانی ئەوروپا کردووە هەروە پرسێکی تری گرنگ پرسی کێشەی ئەتۆمی ئێرانە کە ئەمڕۆ بەشی زۆری سەرکردە سیاسیەکانی جیهان و ئۆباما و بەشێک لە سەرۆکی وڵاتانی دنیا گفتوگویان سەبارەت بەوە کرد و بەشی زۆری گفتوگەکان تایبەت بوو بە کێشە و قەیرانەکانی سووریا و ڕێگنەکەوتنی وڵاتان لەسەر دۆزینەوەی چارەسەرێک و وا بڕیارە کە تا 3 تشرین یەکەم کۆبنەوەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان بەردەوام بێت. لە بەڕێزان وەک دەبینن کۆبنەوەکە بەردەوامە و وەک باسمان کرد هەفتامین کۆبنەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکانە کە لە شاری نیویۆرک بە بەشداری 1993 ئەندامی نەتەوە یەکگرتوەکان بەردەوامی هەیە و هاوکاتدۆردێکی حکومەتی عێراقی بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی سەرۆک وەزیران لە کۆبنەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان بەشداری کردووە و بەشدارە و وا بڕیارەکە بە بارودۆخی عێراق لێدوانیە بێ و وتار بدات بۆ وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان و وەک باسمان کرد ئەمڕۆ ئۆباما لە وتارێکا باسی لەوە کرد کە کێشەی سووریای باس کرد و باسی لەوە کرد کە پێویستە ڕێگە چارێک بدۆزرێتەوە بەڵام بەبێ بەشداری بەشار ئەسەد و باسی لە حکوومەتێکی کاتی کرد لە داهاتوو و لە بەرامبەردا ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە وتارێکا ڕاگەیاند هەوڵدان بۆ یاریکردن لەگەڵ تیرۆریستان مەترسیدارە و باسی لەوە کرد کە بەشار ئەسەد لابردنی بەشار ئەسەد هەڵەیەکی گەورەیە لە بەرەوەی تەناک حکوومەت بووە لە ماوەدا بە فەرمی شەڕی داعشی کردووە. بەڵێ بەڕێزان دەچمەوە لای سەرکەوت شەمسەدین بەرپرسی نووسینگەی NRT لە واشنگتن. سەرکەوت سەبارەت بە وتارەکەی پۆتن وتارەکەی زۆر وازح بوو و باسی لەمانەوەی ئەسەد کرد و لابردنی ئەسەدی بە هەڵەیەکی گەورە لێکدایەوە. چی لە ینی لێدوانەکەی پۆتن چۆن لە نێو ئەمریکیەکان لە نێو میدیای ئەمریکی چۆن لێک درایەوە؟ لەسەر هەڵوێستی دیارە هەم ئۆباما و هەم پۆتین سەبارەت بە سووریا وەکو ئامادەکاریە کە دیارە چییە بۆ کۆبوونەوەکە کە بڕیارە لە ئێستا تقریبان بەردەوامە کۆبوونەوەی دووقۆڵی نێوان ئۆباما و پۆتین لەسەر پرسی سووریا ئامادەسازیەک بۆ ئەو کۆبوونەوەیە و بۆچوونی هەردووکیان بە ڕوونی بۆچوونی خوانیان خستە ڕوو بەڵام ئەوەی کە جیاواز بوو لە بۆچوونی پۆتینە سەبارەت بە بابڵێن دوای ئەو گۆڕانکاریەیەت کە لە چەند هەفتەی پێشوە ڕوویداواتە دوای ناردنی چەک و هێزی سەربازی رووسیا بۆ سووریا و بە شێوەیەکی ئاشکرا پشتگیریکردن لە حکوومەتی بەشار ئەسەد لە ڕوبەڕووبوونەوەی داعشە تا حدەی کە ڕوبەڕووبوونەوەی داعشی تایە و ئەمریکا بۆتە ئیدارەی ئۆباما بۆتە ئامانجی سەرەکیەکەی تێکشکاندنی داعش تا ڕادەیەک لە ئەوە ئەوێت بگاتە ڕێگە چارەیەک لەگەڵ پۆتین و لەگەڵ ئێرانیشە بۆ چارەسەرکردنی بەڵام ئەوەی کە جێگەی ناکەوتیە بەشار ئەسەد تاقی بمێنێتەوە ئایا بەشار ئەسەد بمێنێتەوە هەڵبژاردن بکرێ حکوومەتی کاتی دروست بکرێ ئەوەی کە لە وتاری پۆتینە زۆر وازەح بوو ڕخنەیەکی توندی لە ڕۆژئاوا گرت کە لە کاتی جیاوازە پشتگیری گروپە تیرۆریستەکانیان کردووە لە بەرامبەر حکوومەتە
مەدەنی و حکوومەتە بابن ئەلمانیەکانە بۆ منە لە ئەفغانستان بۆ منە لە سووریا پشتگیری گروپە ئیسلامیەکانیان کردو کە دواتر داعشی لێ دروست بوو باسی کرد کە داعش هەر لە خۆیەوە دروست نەبووە بەڵکو لە ئەنجامی پشتگیری خۆرئاوا بووە لە ئەو گروپانەی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هەبوون کە دواتر داعشی لێ دروست بوو بۆ لێدان لە بەشار ئەسەد و دواتر ئەو وەزعیان دروست بارودۆخیان دروست کرد کە ئیسا بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێەوە کۆچبەرێکی زۆر دروست بوو واتە پۆتین چارەسەرەکەی خۆی واخستە ڕۆی لە میدیاکانی ئەمریکا باسێکن واخستە ڕوو کە ئەم چارەسەرێکی بەدیلە بۆ ئەوەی ئەوان دوای ساڵێک ڕۆژئاوا دوای ساڵێک دەیانتوانی بتوانن داعشتێک بشکێنن چونکە لە سووریایە هیچ هاوبەشێکیان نییە جگە لە یەپەگە و سووریا ئامادەش نین لەگەڵ حکوومەتی بەشار ئەسەددا مامەڵە بکەن و بۆیە ئەمە هەڵەکەیە لە ئێستا ئەبێ ئەم استراتیژە بگۆڕێن بەڵە چییە؟ بەڵە سەرکەوت لەگەڵمان بمێنەرەوە لە کاتژمێر 12 لە درێژەی پانۆرامای هەواڵەکان دەگەڕێمە وڵات بەڵێ بەڕێزان لە شتی هەواڵەکان لەگەڵتان بەردەوامین.